ئامادەبوانی خۆشەویست میوانە ئازیزەکان بەخێر بێن بۆ مەراسیمی سوپاس و پێزانین و ڕێزلێنانی فێرگەی نامدار قەرەداخی بۆ فێربوونی مۆسیقا بۆ بەشداربووان و هاوکارانی کۆنسێرتی ئاوازی خۆشەویستی کە ئەم کۆنسێرتە جوانە لە بەرواری هەشتی 2018 سازماندا. خۆشحاڵین جارێکی تر لێرە لەم بۆنە جوانەتا پێکۆ کۆبینەوە. هیوادارم کات و ساتێکی خۆش بەرنەسەر دووبارە بەخێر بێن سەرچاومان و هەروەها پێم خۆشە ئاماژە بۆش بکەم کە ئەم بۆنە جوانە بە بەشداری کۆمەڵی هونەری میلی کوردستان کە لێرە خۆبەخشانە ئامادەن و بۆنەکەمان زیاتر بۆ ئارازێننەوە. دووبارە بەخێر بن سەر چاوانمان. ئێستاش پێم خۆشە داوا لە مامۆستا نامدار قەرەداغی بکەم بفەرمێ بۆ سەر ستەیج وتەی خۆتان پێشکەش دەکات. چاپڵەکانتان. بەڕێزان خۆشەویستان، ئامادەبوانی هێژە، فێرخوازە خۆشەویستەکان، خێزانەکانیان، پێشحاڵم لە قوڵایی دڵەوە کە ئەمڕۆ لێرە پێکەوە ئامادەین بەخێر بێن سەرچاوان. لە هەشتی 2018 فێرگەکەتان هەستا بە ساڵیادی دامەزرانی لە تەلاری هونەر لە سلێمانی کۆنسێرتێکی مەزنی پێشکەش کرد. لەم کۆنسێرتەدا هاوکار و هاوبەش و هاوخەممان زۆر بوون کە بەڕاستی دڵسۆزانە هاوکارمان بوون، یارمەتیان ناین و بەوان نەبووایە کۆنسێرتەکەمان سەرکەوتوو نەبوو. بۆیە ئەمڕۆمان تەرخان کردووە بۆ مەراسیمی سوپاس و پێزانین و ڕێزلێنان بۆ ئەو هەموو هاوکاری ئەو بەڕێزانە کەناڵە تەلەڤیزیۆنەکان، ناوخۆیەکان، بەڕێوەبەرایەتیەکان، هونەرمەندەکان، کەسایەتیەکان کە بەڕاستی ژمارەیان زۆر بوو کە جێ ڕێز و سەربەرزی و خۆشەویستین. لەوانەش بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی کە هەڵسان بە پێشکەشکردنی گەورەترین هۆڵی شاری سلێمانی تەلاری هونەر پێمان 4 ڕۆژیان پێبەخشین و توانیمان لەو 4 ڕۆژە کارە هونەرەکانمان و ئامادەکاریەکانمان تیا جێبەجێ بکەین. جێ ڕێز و خۆشەویستیە بەڕاستی کە ئاستاوان بە فەرمانی خۆیان بەباشی. هەروە کەناڵی ئاسمانی کورسات کە هەر لە زووەوە هاوکارمان بووە و هاودەمان بووە و هەستا بەکاری دیکۆر و تۆمارکردن و ڕنگ و دەنگ و هەموو کارە ئینارەکان پێ هەڵسا بە خۆبەخشانە. ئەوان جێ ڕێز و سپاس و خۆشەویستین. جگە لەوان کەناڵی گەلی کوردستانی خۆشەویست کە لە دامەزرانی فێرگەوە لەگەڵمانان و بە ڕاپۆرتاژ و بە ڕێکلام و بە ناردنی زۆر شت بۆمان کە ئەو ڕۆژەش ئامادە بوون و زۆر شتیان بۆ کردین. ئەوان جێ ڕێز و خۆشەویستی و سەربەرزن بۆمان بەڕاستی. هەروە کەناڵی خاکی خۆشەویست کە ئەوانیش هەر لە دروستبوونی فێرگەوە لە کۆنسێرتەکەشدا هاوکارمان بوون و زۆر شتیان بۆ کردوین. کەناڵی کوردستان 24 کە ئەوانش هەر لە دروستبوونی فێرگەکەمانە و لە کۆنسێرتەکەشمانە بە ڕێپۆرتاژ و بە ڕێکلام لەگەڵمانە بوون و هاوکارمانە بن. ئەمەش جێشانازی خۆشەویستیە. کەناڵی خۆشەویستی KNN کە ئەوانیش هەر لە هەوڵی دروستبوونی فێرگەکەمانە و لەگەڵمانە بوون و لەم کۆنسێرتەشە ئامادە بوون زۆر شتمان بۆ بکەن، بەڵام بەداخەوە کەناڵەکەیان داخرا و نەیانتوانی بەردەوام بن لە کاتی کۆنسێرتەکە. بەڕاستی ئەوان جێ ڕێز و خۆشەویستی و سەربەرزیمانن. جگە لەمانە قوتابخانەی چیای بنەڕەتی کە قوتابخانەکان پێبەخشین، لە چەندەها ڕۆژ لە قوتابخانەکان توانیمان ئامادەکاری بکەین بۆ کۆنسێرتە وەکو ماڵی خۆمانی لێ هاتبوو. ئەمانیش بەڕاستی جێ شانازیمانن. هەروەها میدیای دیجی کاستی کە کاکیوای بە بەڕێوە لە دامەزرانی فێرگەوە تا ئەم کاتەش هەمیشە لەگەڵمان و هاوپشتن بە مادی و بە معنەوی یارمەتیان ناوین. جێ ڕێز و خۆشەویستین. جگە لەمانە هونەرمەندە مەزنەکانمان هاتوون خۆبەخشانە کاریان لەگەڵا کردوین. ئێمە شێوازێکمان گۆڕی کە تا ئێستا وا بووە کە گەورە هونەرمەندی گەورە مۆسیقای لیاوە مناڵ گۆرانی وتووە، ئێمە هاتوین هەڵمان جێڕایەوە. مناڵ هات مۆسیقای لیا و هونەرمەندە مەزنەکانمان گۆرانیان بۆتن کە ئەمە جێی شانازی و سەربەرزیە بۆ مناڵەکانمان هانیان نان
کە بەردەوام بن کە زیاتر پێشکەون و هەر جێشانازیشە بۆ هونەرمەندانە کە توانیان ئەو کارە مەزنە لەگەڵ ئەو مناڵانە بکەن. زۆر کەسی کە هاوکارمان بوون زۆر لایەنی تر هاوکارمان بوون لەوانە بۆ بەڕێز کەیوان کە لە هەوڵی فێرگەوە تام داقەیە معادل لەگەڵمانە و هاوکارمان لە هەموو ڕوویەکی مادی و معنەویەوە. هەروەها دوو هونەرمەندی گەورە کە لە ڕۆژی کۆنسێرتەکە هاتن کۆکین ئالەتەکانی بۆکتن مامۆستا برایم و کوڕەکەی کاک بنار خەراجیانی کە لە ڕۆژی کۆنسێرتەکە هاتن ئەو هەموو ئامرانیان کۆک کرد و تەجیلی مناڵەکانی کرد ئەوان هەرجێ ڕێز و خۆشەویستین. خوشکی بە ڕێزم شنیار کە فریامان کە و بەڕاستی پلانی یەکمان سەری نەکرد دوو بێژەری تر دوو پێشکەشکاری بەرنامەی تر دانرابوون بە هۆیەک لە هۆکانەوە نیانتوانی ئامادە بن لە دەقیقەی ئەخیرە سەعاتی ئەخیرا فریامان کەوت کە گەلی کوردستانی بەڕێز بۆی ناردین جێی شانازین گەلی کوردستان بە هەموو پرۆگرامەکانی و هەموو بێژەرەکەشیانەوە کە لە خزمەتی ئێمە بوون هاتوو لە سەعاتی ئەخیرا بە جوانترین شێوە ئامادەکاری کرد و پێشکەشی کرد جێی ڕێز و خۆشەویستیە بەڕاستی ئەمڕۆژ لەگەڵمانایە. ئەم شارەی سلێمانی ئەم میلەتەی ئێمە کە ئەم کەسانی تیابێت و ئەم بەڕێزانەی تیابێت ئەم مناڵانە و ئەم دایک و باوکانە بەم شێوە ئەم شارە نامرێت ئەم میلەتە نامرێت. کەسانێک ماون چەنەها کۆمەڵگا و فێرگە و شت ماوە کە ئاوا بەم دڵسۆزیە خزمەت دەکەن ئەمە جێی شانازیە. شانازی گەورەم بۆ خێزانی فێرخوازەکانمانە ئەوەی ئەیبینن لە هەوڵی فێرگەوە تا ئەم دەقەیە هەموو ڕۆژێک کاتێ مناڵەکانیان هێن بۆ فێرگە لەگەڵیانە ئەمێننەوە خواردنیان بۆ ئامادەکەن خزمەتیانەکەن لە هەموو ڕێکۆ لەگەڵ فێرگەکان ئەبینیت لە کاتی کۆنسێرتەکەشە هەموو لیژنەکان لیژنەی بەخێرهاتن و پێشوازی لیژنەی ناوهۆڵ لیژنەی سەرشانۆ لیژنەی جلوبەرگ لیژنەی ئامادەکاری و ئاگاداری مناڵەکان هەموو ئەمانە دایک و باوکان بوون حتا کۆرسەکەش هەر دایک و باوکان بوون ئەمانە هەموو خۆبەخش بوون هیچیان ئیشیان پرۆفشیناڵ نەبوو بە حیاتیان گۆرانیان نەوتو بە حیاتیان سەرپشتێکی وایان نەکردو کەچی زۆر دڵسۆزانە و بەباشی پرۆفشیناڵانە ئیشەکانیان جێبەکرد ئەمانە هەمویان جێ ڕێز و خۆشەویستن و پێویستە چەپڵێ بۆ خۆمان لێن ئێمە هەموو لێرە بەڕاستی زۆر سپاس. زۆر سپاس. میوانە ئازیزەکان هیوادارم بێدەنگی هۆڵەکە بپارێزن بۆ ئەوەی لە یەکتری تێبگەین و بێگومان لە ئێستاشدا کۆمەڵێک بەرهەمی جوانتان پێشکەشەکەین. مۆسیقا و گۆرانی میلی و فۆلکلۆری بناغەیەکی گرنگی گەورەی مۆسیقای گشت میلەتێکە و پێویستە گرنگی زۆری پێ بدرێت ڕێزی زیاتری لێ بگیرێ ببێتە بەردی بناغەی جۆرەکانی تری مۆسیقا و گۆرانی. ئەمڕۆ لێرە کۆمەڵەی هونەری میلی کوردستان لێرە خۆبەخشانە ئامادەن و بۆنەکەمان زیاتر بۆ ئارازێننەوە. ئەم کۆمەڵە بەڕێزە هەمیشە خۆبەخشانە و مادوونە ناسانە وەک سەربازی ون خزمەتی هونەری میلەتەکەمانی کردووە. بۆیە لا قوڵایی دڵەوە سوپاسیانەکەین و هیوای خزمەت و سەرکەوتنی زیاتریان دیپە میلیە خۆشەویستەکەین کە ئەمانە کۆمەڵەی هونەری میلی کوردستانن بە سۆرۆکاتی کاک جەزای ساز کە قوتابی خۆم بووە سەرم پێی بەرزە. ئەمانە شەو ڕۆژاختە سەرێک هەمیشە نانێشتۆ ئەم شارە بمرێت. میلی گۆرانی میلی مۆسیقای میلیان زینو کردوەوە خۆبەخشانە هەموو کارەکانیان خۆبەخشانەوی ئەمڕۆژ هەر خۆبەخشانەیە. بەڕاستی جێ ڕێزن چونکە گۆرانی مۆسیقای میلی بناغەی هەموو گۆرانی مۆسیقایەکە میلەتێک ڕێزی گۆرانی مۆسیقای میلی نەگرێ مەنای ڕێزی هیچ شتێکە ناگرێت ئەمانە بناغن بۆ هەموو مۆسیقایەکە ئەمانە ئەبێ بن بە بناغەی هەموو مۆسیقایەکی پێشکەوتوو بناغەی مۆسیقای سمفۆنیەکان و کۆڕاڵەکانیشمان لەبەرەوە زۆر زۆر سپاسیانەکەین هیوادارین هەروە بەردەوام بن چەپڵێکی قایم بۆیان تکایە. داوای لێبوردنەکەم ئەوەنە ڕێکخرا و ئەوەنە کۆمەڵگا ئەوەنە هونەرمەندی گەورە هەن لەم شارەدا لەم کوردستاندا کە من هەندێکیانم لەبیر کرد کە ناویان بەرم لەوانە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە هەمیشە هاوکارمان بوون و ئێمەش هاوکاری ئەوان بووین چەپڵێکی قایم بۆیان کاک مەهدی لێرە نێنەریانە. پێشەوەی فێرگەکەمان ئێمە دەستکەین بە کارمان ئێمە لەگەڵ ئەوانە کاری هاوبەشی زۆرمان کردووە لە خەستەخانەی هیوا بۆ مناڵانی نەخۆش بە ژێرپەنجە دوو جار بۆ کەمپی عەربەت پێکۆ کارمان کردووە چالاکی زۆرمان بۆ مناڵانە کردووە ئەوانیش لەم کۆنسێرتدا هاوکارمان بوون بە چاپکردنی هەموو بیتاقە و هەموو فلایەرەکانمان لەوانەوە بۆ زۆر سپاسیانەکەین.
5 هونەرمەندی مەزنی شارەکەمان هاتن کۆنسێنتەکان بۆ گەورە کردین گەورەی خۆیان نوان بۆ مناڵەکانمان مناڵەکانیان خستە سەرسەریان و پێیان وتن ئێوە لە دوای ئێمە لە ئێمەش باشتر بەردەوامە بن لەوانە هونەرمەند سەلاح مەجید بە بەشداری لە کۆنسێرتەکەدا هونەرمەند کاکە ئازاد محمود تۆفیق بەڕەگەز هونەرمەند عەلییارە هونەرمەندی میلی گەورەی شارەکەمان هونەرمەند قاسم هەورامی لەکوێ دانیشتووە لە دوورەوەی دیارە هونەرمەند سیڤان غەڵەت نێڵێم ئەم جارە سیڤان عەباس ئەوەتان لێوە بەڕاستی سەریان بەسکی دینەوە مناڵەکانیان شادمان کرد مناڵەکانیان هاننا کە بەردەوام بن زۆر زۆر سپاس کەسانێکی وا زۆرن لە شارەکە ئێمە هەتا ئەوانە بمێن ئێمە ژەمێنین و بەردەوامە بین و وەوت ئەمە وامان لێ کات کە بڵێن میلەتەکەمان نامرێ و هەر بەردەوامی زۆر سپاس بۆ گوێگرتنتان زۆر سپاس ئامادەبوانی خۆشەویست ئێستاش دەست دەکەین بە دابەشکردنی خەڵاتەکانی ڕێزلێنان کە لەلایەن فێرگەی نامدار قەرەداغی بۆ فێربوونی مۆسیقا کام خەڵاتانە بۆ بەشداربووان و هاوکارانی کۆنسێرتەکەیە سەرەتاش داوا لە مامۆستا نامدار قەرەداغی دەکەین بۆ پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ بەڕێز بابەکر دڕایی بەڕێوەبەری گشتی و ڕۆشنبیری و هونەری سلێمانی با بفەرموون بەڕێزان بەخێر بێن خێزانە خۆشەویستەکان من زۆر سپاسی مامۆستا نامدار قەرەداغیە کە بەڕاستی مای شانازیە کە من لەوە خەڵاتی پێشکەش بکرێ من چوار کەس یاخود چوار گروپە مێ سپاسیان کەم یەکەمیان مامۆستا نامدار قەرەداغی کە ئەو ڕۆژە یعنی ئەم ئاهەنگەی ئەمڕۆ پاشکۆیە بۆ کۆنسێرتەکانی ناو تەلاری هونەر کە مناڵەکانی ئێوەی خۆشەویست لەوێ بوون و دەستخۆشیەکەم لە مناڵە چاوگەشەکان کە بەڕاستی هونەرێکی جوانیان نوان هەروە سپاسی ئەو هونەرمەنداناکەم کە لە پشتی ئەوانەوە گۆرانیان وت بەڕاستی مای شانازین یعنی هەستەکەم ئەوەی کاک جەزای ساز هاوڕێمان دەمێکە کردومانە بە شیعار لە سلێمانی قەیران و حەیران ینی ئێمە لە مۆسیقا بەردەوامە بین لە گۆرانی بەردەوامە بین لە سلێمانی من نامێ زۆر درێژەی بەمێ ینی قەیران لە سلێمانی نەیتوانیوە مل بە ئێمە کەچکە ئەم قەیرانە وامان لێ ناکە کە وازە مۆسیقا بێنین کاتی خۆشی لە وڵاتانی دەوروبەری ئێمە لە ئێران قەیرانی گەورە هەبووە بەڵام قەیرانەکە مەجموعەیەک شاعری گەورەی بە ئێران بەخشی وەکو حافظ و سعدی و مەولانا من هیوادارم ئەم قەیرانەی کە لە کوردستانە هەیە زوو تەواو بێ بەڵام دیسان هیوادارم کە قەیرانەکە بتوانێت پیاوی گەورەی وەکو مامۆستا نامدار قەرەداغی نەوەستێنێت لە هونەر و من سپاسی هەموو خێزانەکانەکەم کەهاتم بۆ ئێرە دەستان خۆش زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز بابەکر دڕایی بەڕێوەبەری گشتی و ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەردەوامە بین لە پێشکەشکردنی خەڵاتەکان ئێستاش داوا لە بەڕێز سامان ئیبراهیم دەکەین کە بفەرمێنەوە بۆ سەر ستێج و پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ کەناڵی ئاسمانی کورسات
بابارێز تا محەممەد ئەمین دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ کەناڵی ئاسمانی گەلی کوردستان فەرموون. ئێستاش بە خاتوو ڕووبار نووری بفەرمێت بۆ سەر ستێژ و پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ کەناڵی ئاسمانی خاک. ئێستاش بە خاتوو کەشان ساڵح بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ کەناڵی ئاسمانی کوردستان 24. ئێستاش با خاتوو ڤینۆس قادر بفەرمێت بۆ سەر ستێژ و پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ کەناڵی ئاسمانی کێنێن. بابەڕێز ئومێد محەممەد ڕەشید بفەرمێت بۆ سەر ستێژ و پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. بەڕێز ئاسۆ مەحموود با بفەرمێ بۆ سەر ستێژ و پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ کۆمپانیای میدیا دیجیکاست. بەڕێز کاروان محەممەد ئەحمەد با بفەرمێ بۆ سەر ستێژ و پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ قوتابخانەی چیای بنەڕەتی.
خارج نەژمەدین بفەرمێت بۆ سەر ستێژ و پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ هونەرمەند سەلاح مەجید. فێرخواز نڤار فاروق با بفەرمێ بۆ سەر ستێج بۆ پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ هونەرمەند ئازاد مەحموود تۆفیق. فێرخواز ئالان سیروان با بفەرمێ بۆ سەر ستێج بۆ پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ هونەرمەند قاسم هەورامی. فێرخواز ڕەنوو ساماڵ با بفەرمێ بۆ سەر ستێج بۆ پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ هونەرمەند عەلی یارە. فێرخواز پڕوشە سیروان با بفەرمێ بۆ سەر ستێژ بۆ پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ هونەرمەند سیڤان عەباس. ئێستاش داوا لە فێرخواز مازێر بەکر دەکەین بفەرمێ و پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ نووسەر و شاعیر ئەحمەد محەممەد. فێرخواز ئەلەند فەرهاد با بفەرمێ بۆ سەر ستێج بۆ پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ هونەرمەند نیاز نووری. فێرخواز سەنار سالار با بفەرمێ بۆ سەر ستێج و پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ هونەرمەند جەزای ساس. فێرخواز
خوازیار حامید با بفەرمێن بۆ سەر ستێج بۆ پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ هونەرمەند ئیبراهیم سابیر.